بەناوی پەروەردگاری میهرەبان بەیانی هەموو لایە باش بەڕێز ستیڤ پیتنەر کۆنسڵی گشتی ئەمریکا لە هەرێمی کوردستان، بەڕێز دکتۆر سامان بەرزنجی وەزیری تەندروستی، بەڕێز دکتۆر ڕەهێڵ بریکاری وەزارەتی تەندروستی، بەڕێز کاک ئومێد خۆشناو پارێزگاری هەولێر، ڕاوێژکارانی باڵای سەربازی هاوپەیمانان لە هەرێمی کوردستان، ئامادەبوانی بەڕێز، ئەم کاتتان باش. دڵخۆشین ئەمڕۆ پێکەوە بەشدارین لە کردنەوەی خولێکی پزیشکی سەربازی گرنگ و پڕبایەق لەژێر ناونیشانی خوێندنی پارامێدیکی سەربازی بە هاوکاری و پاپشتی کۆنسڵخانەی ئەمریکا لە هەرێمی کوردستان کە بۆ یەکەم جارە لەسەر ئاستی عێراق خولێکی لەم جۆرە بکرێتەوە بۆ پێگەیاندنی 90 پێشمەرگەی خاوەن بڕوانامە لە بواری پارامێدیکی سەربازیدا. کردنەوەی ئەم جۆرە خولانە بۆ بەرزکردنەوەی توانستی پزیشکی هێزی پێشمەرگەی کوردستانە کە بە دڵنیایی لە ئێستا و داهاتوودا ڕنگدانەوە و کاریگەری زۆری دەبێت لە بەرەو پێشچوون و گەشە سندنی بواری پزیشکی سەربازی و دەبێتە پشتیوانیەکی بەهێزی پێشمەرگە لە هەموو کاتە پێویستەکاندا، واتە لە کاتی شەڕیش و لە کاتی ئاشتیشدا. بەمەش پێشمەرگە لە ئاستی پزیشکیدا هەنگاوی زیاتر دەنێ، ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو پێش دەچێت و هێزی پێشمەرگەی کوردستان هێزێکی خۆڕاگری خاوەن بڕوای کوردستانیە. پێشمەرگە لە سەرچەم بوارەکاندا بەرەو پێشچوونی زۆری بەخۆیەوە بینیوە، بە تایبەتی لە بواری پزیشکیدا هەنگاوی گەورە و گرنگ نراوە بۆ خزمەتی پێشمەرگە و بەرزکردنەوەی توانای دکتۆر و کارمەندانی تەندروستی لە وەزارەتی پێشمەرگە کە لە ئێستادا بە خۆشحاڵیەوە پێشمەرگە خاوەنی بیمەی تەندروستیە و لە ڕێگەی بەڕێوەبرایەتی کاروباری پزیشکی لە هەر حاڵەتێکی نەخوازرا و نەخۆشیدا دەتوانرێت لە 70% خەرجی تەندروستی پێشکەش بە پێشمەرگە بکرێتەوە، کە ئەمەش بۆ خۆی دەستپێشکەرێکی نوێیە لە هەرێمی کوردستان لە وەزارەتی پێشمەرگە بە تایبەتی. پشتیوانێکی دارایی بەهێزیشە بۆ هێزی پێشمەرگەی کوردستان و نەخشە ڕێگایەکیشە بۆ خزمەتکردنی پێشمەرگە و چارەسەرکردنیان لە زووترین کاتدا. ڕۆڵی باڵای پزیشکان و کارمەندانی تەندروستی بەرز دەنرخێنم کە هاوبەشی برا پێشمەرگەکانیان لە کاتی شەڕ و ئاشتیدا خەبات دەکەن و ماندوو نەناسانە و فیداکارانە هەوڵ دەدەن بۆ پارێزگاریکردن لە تەندروستی پێشمەرگە. بەڕێزان، ئێمە لە وەزارەتی پێشمەرگە دەستپێکی هەوڵ و هەنگاوەکانمان بۆ پرۆسەی چاکسازی و بەدامەزراوەی کردنی وەزارەتی پێشمەرگە و بنیادنانی سوپایەکی نیشتیمانی کوردستانی بووە کە پارێزگاری، ئارامی و سەقامگیری خەڵق و خاچی کوردستان بێت. لەم پێناوەشدا توانیمانە چاکسازی بکەین بە بنەما و ئەولەوێتی کارکردنمان بۆ ئێستا و بۆ داهاتووش. هەروەها توانیمانە بناغەی سوپایەکی نیشتیمانی دابڕێژین کە خۆی دەبینێتەوە لە 2 فەیلق و 11 فرقە، یعنی 2 قیادەی مەنتیقە، 2 فەیلق و 11 فرقەی سەربازی کە هەموو هێزی پێشمەرگەی کوردستان لە چوارچێوەی فرقەکاندا و لەژێر سەرکردایەتی و کۆنتڕۆڵی وەزارەتی پێشمەرگەدا جێگیر دەبن، کە ئەمەش دەستکەوتێکی گرنگ و مێژوویە، وەرچەرخانێکی هەمیشەییە بۆ گەلی کورد و کوردستان. وەزارەتی پێشمەرگە بە هاوکاری هێزەکانی هاوپەیمانان لەسەر و هەموو شیانەوە ئەمریکا بەردەوامە لە دامەزراندن و بنیادنانی ژێرخانی سەربازی هێزی پێشمەرگەی کوردستان. لەم پێناوەشدا هەوڵەکان چڕتر و خێراتر کردوتەوە تاکو ئەم دەستکەوتە مێژوویە بۆ گەلەکەمان بەدی بهێنین. ئامادەبوانی بەڕێز، ڕوون و ئاشکرایە لای هەمومان ناوچەکە بە دۆخێکی ناسەقامگیر و ئاڵۆزا تێدەپەڕێت
مەترسی سەرهەڵدانەوەی شانە نووسەکانی داعش و پەرەستەندنی گرژیەکان ڕۆژ لە دوای ڕۆژ لە زیادبووندایە. هێزی پێشمەرگەی کوردستانیش بەردەوام بۆ هەموو پێشهاتێک ساز و ئامادەیە و خەڵکی کوردستان و عێراق و ناوچەکەش دڵنیا دەکاتەوە کە پێشمەرگە قەڵغانی پاراستنی دەستکەوتەکانی گەلەکەمان و جانی هەمووانە هەر وەک چۆن لە ڕابردووتە داعشی لە ناوچەکە تێکشکاند و تیرۆری لە ناوچەکەەوە دەرناو تێکشکان و لە ڕجی هەڵتەکان ئێستش ئامادەیە بۆ پارێزگاریکردن لە خاک و ئاڵا و گەلەکەی لە هەر مەترسیەک لە ئێستا و لە ئایندەدا ڕوبەڕووی گەلەکەمان بێتەوە. سەرباری هەموو ئەو قارەمانێتی و فیداکاری هێزی پێشمەرگە کە دەیان ساڵە لە پێناو پاراستنی سەقامگیری و ئاسایشی هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکەدا هەیبووە، ئەوەی مایەی نیگەرانی ئێمەیە حکوومەتی فیدرال بەرامبەر موچەخۆران بە تایبەتیش هێزی پێشمەرگە کەم تەرخەم و بێباکە و نەیتوانیوە ئەرکە یاسایی و دەستوریەکانی خۆی بەرامبەر موچەخۆران جێبەجێ بکات. پێشبینی بڕیاری دادگای فیدرالی کردووە، پێشێلی بڕیاری دادگای فیدرالی کردووە کە حکوومەتی عێراقی پابەندی پێدانی موچە بە موچەخۆرانی هەرێمی کوردستان کردووە. ئێمە لێرەوە ڕای دەگەێنین و پێویستە لەم بارودۆخە سەختەدا بە تایبەتی بۆ پێشمەرگە و موچەخۆرانی هەرێمی کوردستان بابەتی موچە و قوتی خەڵکی کوردستان و پێشمەرگە نەبەسرێتەوە بە هیچ بابەتێکی دیکەوە ئەرشی دەستوری و یاسایی حکوومەتی فیدرال وەکو موچەخۆرانی تەواوی عێراق شایستەدارەیەکانی هەرێمی کوردستان دابین بکات. ڕێز لە ماندووبوون و قوربانیدانی خەباتی سەرجەم فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان و لە سەروشیانەوە هێزی پێشمەرگەی کوردستان بگرێ کۆتایی بە کێشەی موچە بهێنرێ. ئێوەش هەرشاد و سەرکەوتوو بن. ئومێدی سەرکەوتنیش بۆ ئەو خوێندکارانە ئەەکەم کە دەستیان کرد و بە خوێندن هیوادارم و دڵنیاشم لە ئایندە ڕۆڵی بەرچاویانە بێ لە ناو هێزی پێشمەرگەدا و سوپاس بۆ هەموو لای.